لارێکی بەهێزی هەفتەی 19 خولی نایابی کوردستان دوهۆکی دواوەی ڕیزبەندی بووە میوانی هەندرێنی سێەم. یاریەکە دەستپێکێکی خێرای هەبوو لا خولەکی چوار سەفین عەبدولخالق ئەسیستێکی بۆ سۆران عەزیز کرد و ئەویش دەرگای گۆڵەکانی کردەوە و هەندرێنی بە گۆڵ یەکەم پێشخست. لا خولەکی 29 هێمن نازم تۆپێکی بە محەممەد هاواری هاوڕێیدا و ئەویش گۆڵی دۆمی بۆ هەندرێن زیاد کرد. لا هەوڵێکی بە کۆمەڵ و لە دوا خولەکی نیوە یەکەم هەندرێن گۆڵی سێمیشی تۆمار کرد لە ڕێگای سۆران عەزیزی خاوەند و گۆڵ. لا نیوەی دۆم هەندرێن دەرفەتی گەورەکردنی ئەنجامەکەی لە پێش بوو. دوهۆکیش لەگەڵەوەی هەوڵەکانی جددی نەبوو چاوی لەوەش بوو جیاوازیەکە کەم بکاتەوە. لا خولەکی 76 زیاد ئەحمەد گۆڵێکی نایابی تۆمار کرد و دوهۆکی کردە خاوەنی گۆڵێک. لا خولەکی 79 ناوژوان لێدانێکی سزای بۆ هەندرێن ئەژمار کرد و عەبدولمونعیم ئەحمەد گۆڵی چوارەمیشی بۆ هەندرێن تۆمار کرد. یاریەکەش بەم ئەنجامە بە کۆتا هات. سەرەتا سوپاس بخوای گەورە کە ئەمڕۆ توانیمان بە ئاست و ئەنجام یاریێکی باش بکەین و سێ خاڵی گرنگ بەدەست بێنین. ڕاستی ئێمە هەموو یاریەکان بۆ ئێمە نهاییە چکە ئەگەر بمانەوێ منافسی کاس بکەین دەبێت لەسەر ئاستە بەردەوام بین و ئەنجامەکانمان باشترکەین. ئێستاکە لەگە یانی پێشمەرگە هاتنێتە سەدارە هیواداری لەسەرەوە ئەنجام بەردەوام بین و بۆ تا کۆتایی لەو ڕزبەندیە بین. ئەنجامەکان بەڕاستی من لە نیوەی وەرز پێوەین بۆ یانەوە کردووە. یاریزانەکان کۆمەڵک یاریزانی زۆر لاوە کە تقریبان دەشێ برێم یعنی سێ چارێکی ئەو فەریقە هێشتا عمری مایە لە شەوا گوێ بکە. یعنی هەموو یاریزانی لاو هەموو یاریزانی زۆر باش بەڵام ئەوەیە ئیدی یعنی کەم خیبرەیە. ئەو تیپەش لە بۆ یعنی برێن دەورێکی نزیکیان لە بۆ مەبەستەشی وا زۆر برێن یعنی لە بۆ هاتنە پێشەوەی خولەکەی یاشتش لە بابەتەی نیە. ئەو تیپە لە بۆ ساڵانی داهاتووە ئینشاڵڵا پشت بەخوای گەورە و ئینشاڵڵا من سیقەشم زۆر پێ و هێشتان یاری زۆر مایە و ئینشاڵڵا باشتر هەردەستینەوە و زۆر باشتریش دەبی و ئیدی ئەوەش یاری ئەوڕۆ دیار بوو لە ڕۆژی خۆمان نەبووین و تۆزێک ساردیشمان پێوە دیار بوو بەس ئەلحەمدولیلا. بەم شێوەیە هەندرێن بە کۆکردنەوەی 29 خاڵ و بە کاتی خانەی دووەمی ڕیزبەندی گرت. دوهۆکیش بە 14 خاڵەکەی لە دواوەی ڕیزبەندی مایەوە. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.